کۆتایی ساڵی 1968 یا دەستپێکی ساڵی 1969 لە گوندی ناڕووجا ناحیەی شوان سەر بە پارێزگای کەرکووک لەدایک بوومە. 1975 چوومەتە قوتابخانە، 74 وەقتی شۆڕشی ئەیلول چووم مناڵ بووم وەریان نەگرتم، 75 چووم قۆناغی سەرەتایی لە گوند و ناوەندیم لە ڕێدار سنتەری ناحیەی شوان و ساڵی 1970 ئامادەیم لە ئامادەی کوردستان کە ڕژێمی بەعز ناوی نابوو ئەعدادیەت عەبدولمەلیک بن مەڕوان تاوام کرد و لە کۆلیجی ئەندازیاری زانکۆی مووسڵ وەرگیرام. بەس هەموو دەزانین 88 ئەنفال دەستی پێ کرد و خوێندکارانی زانکۆیان نەبرد بۆ جێی شەعبی هاوینان مەشقیان پێدەکردن. من نەچووم بە بڕیاری حزبی بەعز ئێمە ئەو خوێندکارە کوردیانەی کەوا نەچووبوونە مەشقی هاوینای خوێندکارانی زانکۆ فەسڵ کراین. ئێستش دەقی کتێبەکەم لایە و کتێبی فەسڵکردنەکە و پاش ئەنفال ماڵمان هاتەوە گوندەکانمان ڕووخا ئاوارەی هەولێر بووین، ئۆردوگاکانی هەولێر ئۆردوگایەک ناوی بنی سەڵاوە بوو. تر خۆمیش گەڕامەوە کۆلیجی ئادابی زانکۆی سەلاحەدین بەشی مێژوو لە ساڵی 92 بەشی مێژووم تەواو کرد، دووەمی سەرپشک بووم. هەمان ساڵ خوێندنی باڵا کرایەوە ماستەر من وەرگیرام و 94 تەواوم کرد. هەر لەگەڵ تەواوکردن یەکسەر هاتم بۆ دهۆک، تازە زانکۆی دهۆک کرابووە، پێم خۆش و بێم بۆ دهۆک. لە دهۆک بوومە مامۆستا، ئەوە لە 94 ئەوە 28 ساڵەوە لێرەم و پاشان ساڵی 99 2000 دکتۆراشم هێنا، 2004 بوومە پرۆفیسۆری هاریکار و ساڵی 2010 بوومە پرۆفیسۆر. ئێستش مامۆستامە لە بەشی مێژووی کۆلیجی زانستیان مرۆڤایەتی زانکۆی دهۆک. سەرپەرشتی دەیان نامەی ماستەر و دکتۆرام کردووە، گەنگەشەم کردووە و چەندین باس و گوتار و ڤەکۆڵینم لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاو بۆتەوە لە ژمارەی کۆنگرەی ناوخۆی عێراق و ناوخۆی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە کردووە. نۆ کتێبم هەیە چاپکراون، هەمووی گرێدراوە بە مێژووی کورد و کللتوری کوردی و ئەدەبیاتی کوردی و سیانیان سێی بە عەرەبیە، شەشیشی بە کوردیە. ئێمە لە خەڵکی گوندین لە بنەماڵەیەکی هەژار و دەست کورت و جوتیار، دایک و باوکم و مامەکان و خاڵم و هەموو خزم و کەسەکانمان زۆربەی نەخوێندەوار بووین. لە سەرەتای 1961 لە گوندی ئێمە قوتابخانە کرایەوە، دوای بەوەی شۆڕشی ئەیلولەوە قوتابخانە نەما. بۆیە من لە بنەماڵەیەکی زۆر هەژار و نەخوێندەوار و جوتیار و دەست کورد لەدایک بوومە. هەشتاکان بەبیرم دێ لە هەشتاکان هاوینی 85 کتێبی دیوانی شاعیر هێمن هەیە، هێمن مکریانی ناوی ناڵی جودایی، ئەو دیوانم هەموو خوێندەوە و هەر ساڵی خوێندنی 84-85 پۆلی چواری ئامادەیی بووم لە کەرکووک. هەر ئەمویست کوردایەتی بکەم، کتێبێکی کوردی بکڕمە. کتێب نەبوو، کتێبخانێکە بوو ناوی ئاسۆ بوو، ناوەکەیان گۆڕی وا بزانیان کردو کتێبخانەی سەلاحەدین یان ناوێکی تر بوو لە شەقامی سەلاحەدین بوو، نازانم ناویان لەبیرم نییە کردبیانە چی. لەوێ کتێبێکم کڕی هەر کوردی بوو، زمانەوانی بوو، تا ئێست ناوەکەشم لەبیرە تا ئێستا، ڕەئوف ئەحمەد ئالانی، چەند کێشەیەکی زمانی کوردی. ئیتر خوێندنی ڕاستەقینی کەنگی دەست پێ کرد. 88 ئێمە دەرکراین لە لادێ نەماین، هاتینە هەولێر و من بوومە پۆلی یەکی بەشی مێژووی زانکۆی سەلاحەدین. لەوێ ڕۆژنامەی هاوکاری دەرەچوو، هەفتانە بوو، بەبیرم دێ پاشان بووە 2 هەفتە جارێ ڕۆژنامەی هاوکاریم ئەخوێندەوە. ئەم کڕی ڕۆژنامەیەکی دی هەبوو، پاشکۆی عێراق، پاشکۆی کوردی، ڕۆژنامەی عێراق بوو، ئەوەی حزبی سەوری دەرێکرد لە بەغدا، لەگەڵ گۆڤاری بەیان، ڕۆشنبیری نوێ، کاروان، ئەمانەم دەخوێندەوە. ئەمە دەستپێکی من ئەو هابوو. ئەکید هەر مرۆڤێک هەندێک کاریگەری لەسەرایی نووسەری ئای کتێب. من یەک لەو نووسەرانەی کەوا شێواز و نووسینی و بێلایەنی و زمان پاراوی محەممەدی مەلاکەریم ژیانی شاد بێ و دیوانەکانیش من داغبارم بە 2 دیوان، دیوانی مەلای جەزیری
ئەحمەدی خانی و نالیش بووە سێ هەتا ساڵی 93 نامەی ماستەرەکەم نووسی هەر پێشکەشم کردووە بە گیانی ئەحمەدی خانی ماوە ئێستا ماستەرەکە ماوە ئەحمەدی خانی پێوە ئەم سێ شاعیرە زۆر کارە لێم کرد لەگەڵ نووسینەکانی محەممەدی مەلاکەریم ئیتر بەرەبەرە کتێبم خوێندەوە هەر یەکە بە شێوەیە کاری لێم کردووە مەموزینی ئەحمەدی خانی خاصەتەن پێشەکیەکەی محەممەدی خانی و شعری نالی من ئەگەر لە سەردەمێک ئەگەر ستەمی نەتەوایەتی و ئەمانە هەبێ دڵم بە ئەحمەدی خانی ئەکرێت مەموزین ئەگەر شتی تریش بێشتی کۆمەڵایەتی بێ دڵم تەنگ بێ یا کێشەیەکم هەبێ شعری نالی ئەخوێنمەوە تا کارم لێکا و هێمنەمەوە و بێگومان لەگەڵ شعرەکانی شێرکۆبێ کەسیش هەندێک شعری هەیە من چیم دەوێت لە نیشتیمان و ئەمەی هەڵەبجە و ینی شێرکۆبێ کەس جیهانێکی بەرفراوانە لە زمان لە وێنەی شعری لە خەیاڵ لە هەست لە ڕاکێشانی خوێنەر دنیایەکە لە هەموو شتێکی جوان و چاک تر من ئەمانانی کاریان لێم کردووە ناتوانم بڵێم کتێبێکی دیاریکراوە بەس بەگشتی میتۆدی ڕۆژهەڵات ناسان گومانکردن هەڵسەنگاندن چوونەوە سەر دەقی ئۆرگیناڵی بابەتەکە من ئێمە لە نەوەتەکان من لە کولیە بووم ئەومان خوێند و میتۆدی زانستی پاشان من زۆر کتێبە ڕۆژهەڵات ناسانم خوێندەوە گومانکردن لە داق بێلایەنی خۆ بە کەمزان لە بەرچاوگرتنی بەرهەمی کەسانی دی و لە هەمووی گرنگتر گومانکردن ینی گومانکردن و بێلایەنی و میتۆد و زیادە ڕووی نەکەی ئیتر من بێگومان ئەم شێوازە لای ڕۆژهەڵات ناسان لە زووکەوە چەسپی و ئەم شتانەکە ڕاستە ئەوان هەندێک جار بۆ پرسی ڕۆژهەڵات و بۆ پرسی ئیسلام یا بۆ پرسی مێژووی و زمانی کوردی بێلایەن نین بەس میتۆدی کارکردنیان تا ڕادەیەکی باش زانستیە دەتوانم بڵێ من ئەمانە هەموو کاریان لە من کردووە و من هەر بە خۆشم منی تۆ ئەمەرجنی هەموو شتێکەرەوە بێ من خۆم کتێبمە خوێندەوە زمان پاراوی مەسەن بێلایەنی مبالەغە نەکردن ئەم شتانە تر بەرەبەرە ئێستش لەو بڕوایم هەنگاوێک چوومەتە پێشەوە بەس لەوانەیە خەڵکانێک ڕخنم لێ بگرن لە ڕووی میتۆدە و لە ڕووی کە بێلایەن نیم ئەم شتانە هەیە هەموو نووسەرێک خەوش و ناتەواوی هەیە و هەمووی گازندەی دێتەوە سەر بێگومان کتێب زۆرە کە خۆزگەهی من بووە یەکێک لەوانە کتێبێکە حەدیث الئەربیعاء تاها حوسێن کتێبێکی زۆر جوانە هەندێک کتێبی عەلی وەردی زمانیوان وعاظ السەڵاتین یان ئەستورة الأدب الرفيع ئەم شتانەوە مەذهەبی دیکارتی گومانکردن و هەڵسەنگاندن و لێکدانەوە و خۆ دەربازکردن لە تەحەیوز و لە لایەنداری و خۆ قوتارکردن لە هەموو کۆت و زنجیرێک و نووسین بێترس و دەرخستنی حقیقەتەکان ئەمجا من بۆ ئێستا لەم ڕۆژانە هەندێک لێکۆڵنەوە بڵاو کردوەوە لە گۆڤاری پەیب لە گۆڤاری ئەکادیمیای کوردی لە گۆڤاری ژینگی سلێمانی پێش دوو هەفتەیەک بیزڕۆژێک لە میوانی زانکۆیوان بوون کۆنگرەیەکە بوو لەسەر فەقێ تەیران نووسینەکانم زیاتر ئەوەیە وەکو بڵێ وەکو گومانە لە هەندێک دەق مەسەن هەندێک لای ئێمە چەسپیوە کە ئەمە حەقیقەتە ئەمە دەقێکە ئەمە سەرچاوەیەکە ئەمە ڕوودانەکە کەچی تۆ دیفچوون و گەڕان و سۆراغەکەی ئەم شتە ئەوهانیە جا من لەم ڕۆژانە خەریکی ئەو شتانم وەکو گوتم ئەو کتێبی طه حسين حديث الأربعاء يان كتابة كديه في الأدب الجاهلي يا في شعر الجاهلي دو تشابي هيا يعني أبا 1600 سال بو عرب شانازي أكد بدأ أدبي جاهلي وبمعلقات السبعة وبتشير وكلامية العرب وديان وصدان كتاب ونامي زانكوي لسر أدبي جاهلي هيا تا حسين و پێش ئەویش مارگلیۆث ڕۆژهەڵاتناسێکی بریتانیا ئەمانە ئەنی گومانیان کرد ئەمانە هەمووی هەڵبەستراوە هەر هەموو شتیوانیە باوەڕەکەی ئێستا ئێمە لە کوردستان لەم دهۆ کە چەند ناوی وەیسیمانەیە وەیسی و قەرەنی وەیسی قەرەنی کەسایەتیەکی وەهمیە بوونی نییە لەیلۆ مەجنون بوونی نییە ئەنتەرەی کوڕی شەداد بوونی نییە قاعقاعی کوڕی ئەمرۆ ئەمە سەرکردەیەکە
هەتا سەدام لە کاتی شەڕی ئێران نابوو قواتی قاقا و پێش 1-2 ساڵ گەورەترین دراما دەرکرا لەسەر قاقا بن عەمر تۆمەیمی دەرکەوت ئەمە شخصێکی وەهمیە. جای بۆ ئێمە مێژووی کوردیش ئێمە لە ئەدەبیاتی کوردیش هەندێک شاعرە هەندێک بەرهەمی هیوان نییە، ناسیۆنالیزمی کوردی دروستی کردووە، زمانەکەی سادەیە، تۆ شعرێکی زەعیف بخیتە پاڵ شاعرێکی مەزن و ناودار ئەوە لە کەسایەتی ئەو شاعر دێنتە خوارەوە. ئەی معقولە ئەو شعرە لاوازە هی ئەو شاعرە بێ خەریکی ئەم شتانە بخۆی نابێ لە مێژوو هەر پێشبیانەبوون نیە. هەر کتێبێکیش تۆ پێویست ناکە پەشیمان بیت، تۆ شتێکی تیا بوو ما ئەقڵت بڕی یعنی سوودی لێبینی، ئەگەر هەڵی تیابێ سوود ئەبینی کە ینی هەر کتێبێک هەر شتێکی تیابێ ئەکیید بۆ تۆ ڕۆشنایەک ئەخاتە سەر واقعێک. کتێبێک ببینی لاواز بێ تۆ ئەزانی کە مەسەن چەند نووسەری لاواز هەنا، کتێبێک هەبێ ئاخەفتنی کرێت و ئەم شتانەی تیابێ ئەمە تۆ هاریکاری تەبێت تۆ ئەو شخصە بناسی. ئەمجا بەڕای من پەشیمان بوونەوە لە خوێندنەوەی کتێب شتێکی دروست نییە. هەر کتێبێک بابی خوێنیتەوەش تۆ هەر شتێک لێ تێگەی باش تەکە ڕاستیش نەبێ، ئەگەر زانیاریەکانیشی ڕاست نەبێ واقعەکەت پێ پیشانەدا. کتێب هەیە باوەڕتە بێ 2 نوسخەم کڕیوە ئەترسم دانەیەکی بزر بێ ئەڵێن با دانەی ترشمە بێ. ئەو کتێبانەم هەیە بەس بۆ نمونە ئەو کتێبانی گرێدارن بە تاریخی کوردەوە. مەسەڵەن من دائیمەن هەردەم وەکو گوتم دیوانی شاعرانی کورد ئەخوێنمەوە. ڕاستە من پسپۆڕی مێژووە بەس ئەگەر بڕوانێ پشتمەوە هەموو دیوانە کلاسیکەکانی مێژووی کورد لەبەر چاومە. باوەڕت هەبێ کتێب هەنانی زۆر حەزەکەم جارێ 2 جار بیخوێنمەوە، خاستەن ئەمەی ڕۆژهەڵات ناسان زۆر پێشکەوتون لە زمان، لە دەربڕین، لە بەلاغا، لە کورد بڕینەوە. ینی مرۆڤ دائیمەن لەم سەردەما مرۆڤ دائیمەن ئەبێ خۆی وەکوڵێن خۆی ئەپدەیت کە ئەپدەیت دائیمەن شتی نوێ بخوێنەوە، میتوێدی نوێ، لێکدانەوەی نوێ. ئەمجا دائیمەن من هیچ کارێک ناکەم لە زانکۆی بەس دەرزگوتنەوە ئەبەت حەزم بە پۆست و بەوانە نییە. هەندێک وانەم هەبێ وچمە زانکۆ دەرسی خۆ بڵێمەوە و سەرپەرشتی نامەی ماستەر و دکتۆرا بکەم، ئەوەی تر دێمە ماڵەوە بەس خەریک خوێندن و نووسینە. من زۆر هەر لە هەند نووسینەکانم هەموو گرێدەراوە بە تاریخی کورد، بەس وەکی تر زۆر ئەخوێنمەوە. من اختصاصم سەدەکانی ناوەڕاستە، سەردەمی ئیسلامی، فقهی ئیسلامی، ئەدەبی جاهلی، مەسەن معتەزیلە، شیعە، ئیخوان و سەفا، زانستی کەلام، فەیلسوفە موسڵمانەکان، فەیلسوفە عیلمانیەکان و مادیەکانی سەردەمی ئیسلام، بەرهەمەکانی ئیبن تەیمیە، ئیبن جەوزی، ئەبوو حەیان التەوحیدی، عومەری خەیام، ئەبوو فیراسی حەمدانی، ئەبوو عەلاء المەعەڕی، دائیمەن ئەمانە ئەخوێنمەوە و سوودشمی لە کتێبەکانیشم بخوێنی و ئەزانی کە من ئەمانەم هەموو خوێندۆتەوە. من دیوانی نالی و دیوانی مەلای جەزیری و مەموزینی ئەحمەدی خانی و ئەمانە زۆر خوێندومەتەوە، ینی نەک لەوانێت 10 جاریش خوێندومێتەوە. باوەڕت هەبێ هەر دائیمەن وەکو بۆ ئیشم پێێتی و بۆ تێگەیشتنیش بۆ خوێندنەوەش. بەس وەڵی من زۆر ڕۆمان هەیە، ڕۆمان زۆر حەزەکەم، بەس چاوم دێشی مەجای ئەوە نییە زۆر ڕۆمانی بەهێز هەیە. کاتی خۆی گەنج بووم ڕۆمانەکانی دستۆیڤسکی، ئەنتوان چیخۆف، تۆلستۆی، ئەو نیکۆس کازانتزاکی یۆنانیە، ڕۆمانی ترەمە خوێندەوە، نەجیب مەحفوظ هەندێکم خوێندوتەوە، هەندێ ڕۆمانی حوسێن عارف، شێرزاد حەسەنم ئەخوێندەوە. بەس باوەڕتە بێ ئێستا چاوم دێشی، ینی ماندوو ئەبم کەمە خوێنەوە. ئێستا زیاتر لەسەر لاپتۆپ ئەخوێنەوە، ئەو PDF لەوێ هەیە، خۆشترە و گەورەی ئەەکەیتەوە و سافترە و ئەچوومە بەغدا لە مەتحەفی فیراریش بوو. من باوەڕەتە بێ ساڵی 97 ئەچوومە بەغدا فیرار بوو لە سەیتەرەکانی حیزبی بەعز. وایە دەزانی زانکۆی سەلاحەدین لە تکریتە، چونکە تکریت ناوی محافەزەی سەلاحەدینە، منیش نووسرا بوو زانکۆی سەلاحەدین، ینی ئیتر ئەوەن ئەمە تکریتە دەنجیان ناکرد. ڕۆژێک هاتم لەم ئاڵوکەیە زۆر کتێبم پێ بوو، زۆر جارەوە لە ترسی ئەوەی نەمگرن و گومانە بێنەکەن مەنزەرێک من کردە چاوم جانتاکی دوو لە ماسیشم بەدەستەوە بێ بۆی بڵێن ئەمە وەڵی ئەمە فیرار نییە و ئەماوەیە. جارێک وەڵا ناو غەڵەت نەبم ناو منشەء بوو سوار بووین کتێبم پێ بوو. یەکێک هاتە ژوورەوە ئەسکەریەک لێمی پرسی من
وتی ئوستاد بۆچی تۆ مامۆستای و جانتات پێەوە کتێبت پێەیە بۆچی لەگەڵ ئەمانەی سوار بوویتە بۆ من ترسان بمگرن ئەوتی تۆ بۆچی لەگەڵ ئەمانەیە سوار بوویتە ئیتر جارێکتر هەر لە بەغدا لە مەتحەف کتێبێکم برد لەوێ لە نەوەتەکان ئەو زابوو ئەمانە پارەیان نەبوو زۆر هەژابن یەکێک هەبوو بابزانای ئەبولیقا بوو لە پرزگەکەی ئەوە بوو کتێبخانەی مەتحەفی عێراقی لە بەخا مۆزەخانەی عێراقی منیش کتێبێکم بینی بچم ئیسنساخی بکەم ئیتر ئەهلان بیشیمالەوە باوش پێمەگرت و ناو بڕکم بە کەیفی خۆی پارەی دەرئێهێنا و ئەیگەڕاندەوە ئەمجا ڕۆژێک کتێبێکم پێبوو وتي أنت أستاذ ما يصير تروح بالمشي يعني استنساخك أبو سيتلا متريبو والله تشوم وتي ما يصير من بس سعرهم أدقيني والله سعرك يدري هنا من يبرد كوبيك كتابة كمان كوبي كرت وتي تجيب حق الكروة باري تاكسيك اللي مسندو فرق نينا دهوك وكركوك وهموي كردستان هولير ودو من زماني كردي زماني همو لهجة كان بزماني خو مزانم هر لهوليري جمع هوليري شي هبو او هبو من جنز بوم اشتا من ماستر بوم برادركم هي خلقي سيمي لنابي ما مستا كاملة خريجي انجليزي بو وقلتم اگر لزانكوي دهوك كلي شريعة بو قلتم ديما شريعش ڕۆژی شەشی هەشتی 94 مناقەشەی نامی ماستەرمە کرد لە مناقەشە دەرچوین برادەرێک گوتی لە رادیۆ گوێم لێی بۆ لە تەلەڤیزۆن بۆ رادیۆ بوو وتی زانکۆی دهۆ کۆلیج ئاداب کراوەتەوە بەشی مێژوو بەشی کوردی وەڵام من هەر نەچوومە سڵاحەدین هەر یەکسەر باوڕت هەبێ سێنزەی نۆی 94 ئەمرەکەم لە سەرۆکایەتی زانکۆ وەرگرت یەکسەر سواری تەکسیە بووم هاتمە نەقلیات مەکتەب ئەو کاتە نووسینگە بوو بە کۆستەر بوو بە 8 سەعادە گەیشتی و سێنزدەی نۆ چواردەی نۆ هاتم و زانکۆی دهۆک ئیتر خۆشە دهۆک و بێدەنگە و هەموو برادرم و لێرە کێشە منیە و ئێستا سبەی ئەچمەیەکێتی نووسەران هەموو نووسەر و هەمی ڕۆشنبیری دۆک ئەغلەبی هەڤاڵێ منن و مرتاح احتیمالە لە دهۆک نەبوومایە لە شوێنی دی بوومایە ئەم جۆم بۆ ڕێناکەوت ئەم بۆ نووسین دهۆک هێ من ئاهادا زۆربەی مامۆستایان و فەرمانبەران تەلەبی خۆم بوونا هاوڕێی خۆ من هیچ کێشەم نییە ینی فەرق ناکەم.